بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم ڕۆژێکی نوێ و لە گەشتی مۆندیال شۆ لەگەڵ محەممەد لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. دووەمین یاریەکان و سێم و چوارەم یاریەکان بەڕێوە دەچن کە کۆمەڵەگیاری تایبەتمەند و گرنگمانەیە و شەوی ڕابردوژ و کوبینیتان کەنەدا وەکو یەکەم هەڵبژاردەگەشتنی بە قۆناغی 16 سۆگەر کرد. لە کۆی گشتی ڕوبەڕووبوونەکانی ئەمڕۆ کۆمەڵە بابەتی تایبەتمان بۆ داناون سەبارەت بە هەڵبژاردەکان کە تێیدا سەرنجێک لەسەر بەرازیل و فۆکسێک کە شتێکە پەیوەندی بە بەرازیل و بە وڵاتی یابانەوە هەبێ کە تایبەتە بە یاریزانێکی دیاری بەرازیل و هەروەها شتێکی تایبەتیشمان بۆ داناون لەسەر هەڵبژاردەی هۆڵندا و کۆمەڵی باسی تایبەت سەبارەت بە مۆندیالی 2026 لە ڕووی خەرجی و داهات و کۆمەڵێک بابەتی دیکە و مێرکاتۆ بابەتەکانی دیکەش پێکەوتا و توێ دەکەین. بۆیە بەرنامەی ئەمڕۆژ کۆمەڵە شتی تایبەتی تایە و کۆمەڵە شتی ناوازی تایە کە بۆ زانیاری وەرگرتنی خۆمان و بۆ پەرپێدانی زانیاریەکانمان گرنگە بێت. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمانە بمێنە و بەردەوام بن. دەچمە سەر بابەتەکانی ئەمڕۆ لە مۆندیال شۆ باسی چی دەکەین؟ چیرۆکی قژی ڕۆناڵدۆی دیاردە لە مۆندیالی 2002 کە خۆتان نەزان ڕۆناڵدۆ لە مۆندیالە قژێکی جیاوازیە بوو. ئایا ئەم قژە قژێکی سادە بوو تەنها دانرا یاخودەوەتا پلانێکی دیاریکرا بوو، تاکتیک بوو لەلایەن ڕۆناڵدۆ پەیڕەوکرا. داهاتی مۆندیال بە ڕێژەیەکی زۆر بەرچاو زیادی کردووە کە ئەمەش بابەتێکی تایبەتە و بەراوردکاریەکە لەگەڵ مۆندیالەکانی دیکە. هۆڵندا ئەو هەڵبژاردەی بە پاشای بێتاج ناسراوە، چاوێک بە هۆڵندا خشێنینەوە و کەمێک باس لە هۆڵندا ئاکەین. ئامادەبوونی هاندەرات لا مۆندیالدا ڕێژەی پیاوانەیی تۆمار کردووە کەوەش بابەتێکی دیکەیە کە بەراورد دەکەینەوە بە چەند مۆندیالێکی دیکەوە ئەو ڕیکۆردە لەگەڵ چیا ڕکابەری دەکات و دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆژ ئەمانە هەموو بابەتەکانی ئەمڕۆمان دەبن کە پێکەوە قسەیەکی لەسەر دەکەین و پێکەوە گفتوگویەکی تایبەت و کۆمەڵە زانیاری تایبەت لەسەری دەخەینە ڕوو. سەرەتا دابزانین لە یاریەکان چیمان هەیە وەکوتمان هەموو ڕۆژێمە بە دەستپێکی یاریەکان. یەکەم یاری قۆناغی 32 شەوی ڕابردوو ئەنجام درا. هەڵبژاردەی کەنەدا لە دواساتەکاندا بە تاکە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتنی بەسەر ئەفریقای باشووردا تۆمار کرد. بەمەش کەنەدا بە سەرکردایەتی جیسی مارش بۆ یەکەم جار لە مێژوویدا گەیشتە قۆناغی 16 مۆندیالی کە ئەمە ڕیکۆردێکی مێژوویە بۆ کەنەدا و ڕووداوێکی تایبەتمەندە کە خۆشتان نەزان کەنەدا لە قۆناغی داهاتوو بەرامبەر براوەی هۆڵندا و مەغریب یاری دەکات. ئەم شەو کۆمەڵە یاریمانە. ئەم شەو شەوێکی سەرنجڕاکێشە لە مۆندیالدا. کاژمێر هەشتی سەر لە ئێوارە هەڵبژاردەی سامبای بەرازیلی بەرابەرایەتی ڤینیسیۆس جۆنیۆر ڕوبەڕووی هەڵبژاردەی یابان دەبێتەوەنێ کەم یاریە چیرۆ گەلێکی زۆری لەسەر وتراوە و قسە گەلێکی زۆری لەسەر کراوە. بۆیە بەو پەڕی تایبەتمەندی و سێرەکەی ڕاستە لە ڕووی ناو ناوبانگەوە جیاوازێکی زۆر لە نێوانم دۆ هەڵبژاردەیە، بەڵام کۆمەڵە شتی خورافی و کۆمەڵە شتی تایبەتمەند دروست کراوە هەمووان چاوەڕێن ئەم خەونانە ببن بەڕاستی. کۆمەڵە شت وەکو خەون لێکداوەتەوە، بەڵامی تر ئەم یاریکی تایبەتمەندە و هەمووان چاوەڕێی دەکەین. کاژمێر 11 شەو تەبان بۆ بینەرانی خۆشەویستیش بەرنامەی گفتوگوی دەرەوە یاریگای شەوانی کەناڵ یاسمانی پەیام دوا بە دوای کۆتاییاتنی یاری نێوان بەرازیل و یابان ئەنجام دەدرێتە ڕاستەوخۆ. ئیترەگە کاژمێر دەتاوە بێ و کاژمێر دە بەڕێوەچێ وەگەر کەمێک کێشتەخیتر بێت لەوە چێ دواتر ئەنجام دێت. دوایەوە 11 ئەڵمانیا و پاراگوای لاریکی دیکەدا بە یەک دەگەن. مانشافت بۆی کە پاژەوەی کە مۆندیال دوو قۆناغیتی کە لە دوو مۆندیالی ڕابردوو لە قۆناغ کۆمەڵەکان ماڵاویکرە مۆندیالە هاتوو دەیودەم قۆناغش تێپەڕێنە بگاتە قۆناغی 16 و یاریە سەرنجڕاکێش و تایبەتمەندەکەی کە بە تامەزرۆیی و هەمومان چاوەڕێین و کاژمێر چواری بەرەبەیان بەڕێوە دەچێت. هەڵبژاردەی مەغریب ڕوبەڕووی هەڵبژاردەی هۆڵندا دەبێتەوە کە ئەمە یعنی بەجددی ئەم شەو یاریەکان زۆر سەرنجڕاکێشن. یاریەکان ئەو هەڵبژاردانە یاریانەیە کە هاندەریان ئێمە بەرازیل هاندەرێکی بەرچاوی هەیە و خەڵک سەر یاری بەرازیلەکە، ئەڵمانیا هاندەرێکی بەرچاوی هەیە خەڵک سەر یاری ئەڵمانیاکە و هۆڵنداش هاندەری هەیە و هەروەها خەڵک سەری یاری هۆڵنداشەکە و لەمان کاتە سەری مەغریبیشەکە. بۆیە یعنی سیاری ئەم شەو بەڕاستی پێت بڵم لەگەڵتانە کاتی بۆ تەرخان کرد هەر سیارەکە تایبەتمەندن و چاوەڕێ دەکەین زای هەڵبژاردەکان چی دەکەن. ئەمە سەبارەت بە یاریەکانی ئەمڕۆ و سەبارەت بۆ دۆخی کە هاتوۆتە پێش. دەچمە سەر بابەتەکانی مۆندیال شۆ. هەمومان قژی ڕۆناڵدۆ بەرازیل ڕۆناڵدۆ فینۆمینۆ کالیوز نازاری و دالیمایە کە خۆمان هەمومان دەزانین کە نازناوی فینۆمینۆی هەیە. هەمومان چیرۆکی قژەکەی ڕۆناڵدۆمان لە مۆندیالی 2002 بینیوە.
بەس لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو ستایلە قژەی ڕۆناڵدۆ لە مۆندیالی 2002 داینە تەنها ستایلێکی قژداهێنان بوو یاخودەوەتا تاکتیک بوو تاکتیک ستایل وەرن بە پێکەوە ئەو بابەتە گفتوگۆی لەسەرکەین تەمان سەرەتا ئەگەڕێنەوە دواوە قسێک لەسەر ڕۆناڵدۆوەکەین ڕۆناڵدۆ کۆمەڵێک پێکانی تووشات پێکانی یەکەمی کە لە ساڵی 1990 تووشی هات و بەرامبەر بەلیچی تووشی پچڕانی ئەژنۆی ڕاستیات نەشتەرگەرێکی بۆ ئەنجام درا و ڕۆناڵدۆ 6 مانگ لە یاریگاکان دوور کەوتەوانێ و دواتر گەڕایەوە نێو یاریگاکان ئەمە وەکو پێکانی یەکەمی ڕۆناڵدۆ گرافیکی دواتر کە دەچینە سەر پێکانی دوێمی ڕۆناڵدۆ کەی ڕوویدات دوای تەنها ساڵێک جارێکی ڕۆناڵدۆ ساڵی 2000 هەمان پێکان و ئەم جارەیان بە قورستر تووشیات نەشتەرگەری ئەم جارەی چی لێ کرد 522 ڕۆژ دایبڕان لە یاریگا واتە لە ساڵێک زیاتر ساڵێک 365 ڕۆژە 522 ڕۆژ ڕۆناڵدۆی بەرازیلی لە یاریگاکان دابڕا هەمووان کۆبوون لەسەرەوەی کاروانی وەرزشی ڕۆناڵدۆ بەرەو کۆتایی دەڕاو چونکە دوای نەشتەرگەریەکی دوورکەوتنەوەی شەژمانگی و نەشتەرگەریی دیکە دوورکەوتنەوەی 522 ڕۆژی بابەتێک لەو بوو کە ئیتر گرە و بەوەکرا کە ڕۆناڵدۆ تاو ژیانی وەرزشی کۆتایی هات لە مەودایەکی زۆر کورتە چونکە ئیسابەکانی ئیسابەی زۆر خراپ بوو دەچمە سەر بابەتی دواتر یاخود بۆ نمونە گرافیکی دواتر ئێمە چیرۆکی قژی ڕۆناڵدۆ دەجێڕێنەوە کە ڕۆناڵدۆ لەگەڵ ئەم ڕووداوانەیە لە چیا بوو لەوەیە بوو کە مۆندیالی 2002 کۆریا و یابان دەست پێ دەکات بۆ یانیان پێکانانە بەڕاستی سەخت بوو لەسەر ڕۆناڵدۆ لەوەی کە ئەنجام بدرێت بچمە سەر گرافیکی دواتر هەر سەبارەت با ڕۆناڵدۆ ئەجا بابەتەکە و چیرۆکەکە لێرەوە دەست پێ دەکات ئایا ستایل بوو یا تاکتیک بوو تاکتیک مەرجێنە لە نێو یاریگاوێ تاکتیک بەواتای هەڵخەڵەتاندن یا فریودانی ڕکابەرەکانت یا فریودانی چواردەورەکەت ئەمە پێوترێت تاکتیک ئایا ڕۆناڵدۆ ستایل بوو یا تاکتیک بوو وەرن با پێکەوە بێت پێش مۆندیالی 2002 ڕۆناڵدۆ هات ستایلێکی پێڕەو کرد هەموو قژی تاشی قژی لابرد تەنها ئەم پێشی قژەی ئێشتە وەکوی لەوێ نەکایی بینن ستایلی ڕۆناڵدۆ گۆڵانکاری بە سەراتکەمە شتێکی تایبەت بوو ئێمە بێکاممان هەبوو ستایلێکی قژی تایبەتی دایانە بەڵام ئەو دایانانێک بوو لە قژی تەبیعی مرۆڤە بەڵام ئەمەی ڕۆناڵدۆ کردی شتیشی جیاواز بوو یعنی مرۆڤ بە سروشتی لەو کاتە و قژەی بەم جۆرە دانایهێنە جا تۆ کەسێکی دیار بیت و لە مۆندیالە بەم جۆرە قژۆ بەشداریکەی بابەتەکە بەم جۆرەوە بوو کە ڕۆناڵدۆ دوای 2 ساڵەوە پێکانە سەختە بەشداری جامی گیانی کرد و فشارێکی زۆریشان خست بۆ سەر ڕۆناڵدۆ لەبارەی ئەژنۆ یاوانێ بەڵام ڕۆناڵدۆ چی کرد بۆی کە سەرنجی میدیاکان لەسەر ئەژنۆی لابە بڕیاری داقژی بەشێکی زۆر سیر و ناشیم تاشێت و تەنها کەمێکی لە بەشی پێشەوە هیچتەوە وەک خۆی دەڵێت ئەمە چی بوو ئەمە و تاکتیکە بوو کە ڕۆناڵدۆ لە جیهانی کرد چونکە پرسیارەکانی پێکان بێزاری کردبوون وەکو خۆشیڵە چی ئەڵێ دوای ئەوەی ئەم قژم ئەڵێ پرسیاری پێکانەکان بێزاری کردبوو بەڵام دوای ئەوەی قژم بەم جۆرە چاکرد هەمووان باسی قژمیان دەکرد و پێکانەکەیان لە بیر چوو ئەمە ژوای کرد من بە کەشێکی ئارام لە مۆندیالدا یاری بکەم بۆیە ئەمە چی کرد ئەمە وای کرد ڕۆناڵدۆ لە مۆندیالی 2002 بەو قژەوانێ 8 گۆڵ لە مۆندیالدا تۆمار بکات هەر بۆم خەنەوە سەر گرافیکی پێشوو هاوڕیان نێزیزم بابەتەکە لەسەر گرافیکەکە تاواکەین بۆ بینەرانی خۆشەویستیش تۆمارکردنی 8 گۆڵ بوو لەو مۆندیالەیە کە بوو بە گۆڵکاری مۆندیالەکە و کارە و ساڵش بووە پاڵەوانی نازناوەکان و نازناوی جامی جیانی 2002 بەدەستێنا و فشاری میدیایی بە تەواوەتی لە خۆی دوورخستەوە ئەنجا بچمە سەر گرافیکی دواردە تاوان خۆی وردەکاری پلانەکە چیڵێ بۆی سەرنجی میدیاکان لەسەر پێکانەکەی لابا ڕۆناڵدۆ بڕیاریدا شێوازی قژی بگۆڕێت و ئەو هەمووی سەری تاشی تەنها پارچێکی بەشی هێشتەوە ئەنجام سەرکەوتنی تاکتیکەکەیە ڕۆناڵدۆ دواتر وتی هەرکە قژم بەو شێوە تاشی تر کەس باسی پێکانەکەی نەدەکردم هەمووان تەنیا باسی قژیان دەکردم و گاڵتەیان پێدەکردم بەمەش توانیم بەبێ فشار و زۆر بە ئارامی بەشداری یارەکانی مۆندیال بکەم و هەر لەو ڕێوانێ من بە چی گەیشتم من بەوە گەیشتم کە ئیتر لە مۆندیالدا کەشێکی ئارامم بۆ خۆم دروست کرد و توانیم 8 گۆڵیش لە مۆندیالەکەدا تۆمار بکەم کە ئیتر دواتر بوونە پاڵەوان بەڵام دوایم حاڵەتانە ڕۆناڵدۆ طبعا
ڕۆناڵدۆ بوو بە پاڵەوانی نەتەوەی بەرازیل چونکە خۆتان زان 98 ڕۆناڵدۆ ئاسێکی لە 94 بەشداری کرد تەمەنێکی لاویە بوو بەشداری مۆندیالی ڕاستە مۆندیالی لەگەڵ بەرازیل بردەوە بەڵام کەس بەهرەی ڕۆناڵدۆی نەبینی و ڕۆناڵدۆ بۆ جۆرە نەبوو لە مۆندیالی 94 لە مۆندیالی 98 ڕۆناڵدۆ بەشداری کرد بە بەو پەڕیتوانایەوە بەبێ هیچ کاریگەریشی پێکان و ئاسێکی ناوازەشی پێشکەش کرد لە کۆی گشتی یارەکان کە لە مۆندیالی 98 خۆتان نەزان ڕۆناڵدۆ کۆمەڵی گۆڵی تایبەتی بۆ بەرازیل کرد و توانی بەرازیل بێنە یاری کۆتایی مۆندیال و خۆتان بە سەراتێکی ڕۆناڵدۆژەگە بزانن لەگەڵ لێدانەیەک لاکەرەوەکان کە لە بەرامبەر هەڵمدا پێشکەشێکە پێشتریش من بۆم باس کردوون ڕۆناڵدۆ باسی قورسی لێدانەکان لێدانی سزا دەکات لەوەی کە بە چ قورسیەکە و لێدانی سزای بەرامبەر بە هۆڵندا جێبەجێ کردووە لەو مۆندیالی 98 بەڵام باسەکەم سەبارەتە بەیابان بۆیە ناچمە وردەکاری و لێدانە سزای چونکە ئەو چیرۆکی کە ڕۆناڵدۆ لێدانە سزاکە بەرامبەر بە هۆڵندا پێشکەشەکە چیرۆکێکی زۆر تایبەتمەندە و ڕۆناڵدۆ وەکو پێمانوتن لە ساڵی 98 ئەگەرچی بۆ پەڕیتوانەیە بەشداری مۆندیالی کرد بەڵام نەیتوانی بێتە پاڵەوان بۆیە هەمووان چاوەڕێیانە کرد لە ساڵی 2002 ڕۆناڵدۆ قەرەبوو بکاتەوە بەڵام ڕۆناڵدۆ دوو پێکانی گەورەی تووشات و نزیک بە 700 ڕۆژ بە کۆی گشتی لە ماوەی 2 ساڵی پێش مۆندیالە ئامادەی یاریەکان نەبوو واتە ڕۆناڵدۆ 2 ساڵ زیاتر ئامادەی یاریکردن نەبوو ینی لە نێوانی مۆندیالی 98 بۆ 2002 ڕۆناڵدۆ زیاتر لە 2 ساڵ یاری نەکردووە دوو نەشتەرگێری گەورەی ئەنجام داوە ئەنجە هاتووە بەشداریە مۆندیالی کردووە و یەکێک بووە لە گەورەترین ناوەکان لە بەشداری لە مۆندیالی 2002 ینی ڕۆناڵدۆ یەکێک بوو لە هەرە ناوە گەورەکان کە بەشداری مۆندیالی 2002 کرد تەنانەت ئەگەر بیست بێتی تشتان کێشەیەکی زۆر هەبوو لەوەی کە ڕۆماریۆ و کۆمەڵ یاریزانی دیکە لەو کاتەیە بانگێش پێ لە شوێنی ڕۆناڵدۆ بەڵام سکۆلاری لیس فلیپی سکۆلاری پێداگیر بوو لەسەر ڕۆناڵدۆ بانگێش بکە و ڕۆناڵدۆی بەشداری و پێکانی پێکرد سەر ڕای و ڕەخنە زۆری لەسەر پێکانەکەی هەبوو وە سەر ڕای ئەم پرسیارە زۆرەی کە لەسەریە بوو ڕۆناڵدۆ تاکتیکەکەی وا بەکارهێنا گیانی هەمووی خەڵەتان هات فشارەکانی لەسەر خۆی دوور خستەوانێ ئەم پلانە قژەی دانا و وای کرد کە ئیتر هەموو خەڵک باسی قژی کا و ڕۆناڵدۆ بوو بە سەرمەشقێکی گەورە بۆ بەرازیل ئیتر هەمووان لاسای ڕۆناڵدۆیان کردەوە بەڵام پاش مۆندیال ڕۆناڵدۆ نهێنەکەی ئاشکرا کرد وتی کاکە من نەستایلی قژە نشتێکی تایبەتە من تووشی ناڕەحەتێکی زۆر هاتوو ڕەخنێکی زۆرم لێ گیرا بۆی پێکانەکە و بە فشارێکی زۆر و بانگشتی بەرازیلکان بۆیە ناچار بووم پلانێک بەکاربێنم تاکتیکێک بەکاربێنم ئەم دۆخ و ئەم پرسیارانە بگۆڕم بۆ بابەتێکی تر تاوەی من بە ئاسوودەی لە مۆندیال دایاری بکەم ینی سەری وێنەکە بکەن جوان منداڵان و خەڵکێکی زۆر ئاشۆ لە کوردستانی خۆشمان خەڵەکە بوو قژی وا لێکرد هەر قژی وەکو ڕۆناڵدۆی لێکرەمویان ویان نەزانی ستایلە بۆیە ڕۆناڵدۆ چی کرد پاش کۆتایەتنی مۆندیال و پاش پێکرانی ئامانجەکەی وتی داوای لێبوردن لەو دایکانە دەکەم کە منداڵەکانیان هاوشێوەی من قژیان چاک کرده بوو دەزانم ئەو شێوازە قژە زۆر ناشرینە ئەزانم ئەو شێوازە قژە زۆر ناشرینە ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆیە کە جارێکی دووپاتی کاتەوە کە و ناچار بۆ تاوای بەم ستایلە قژی دابێنێ واڵێ چی؟ ئەڵێ هەر کە قژم بەو شێوێ تاشی ئیدی کەس باسی پێکانەکەی نەدەکردم هەمووان تەنیا باسی قژیان دەکردم و گاڵتەیان پێدەکردم بەمەش توانیم بە ئارامی و بێفشار مەشغوڵانان بکەم بۆیە داوای لێبوردنەکەی بەبوونەی ئەوەیە کە دایکان قژی منداڵەکانیان بە هاوشێوەی ڕۆناڵدۆ چا کردووە ئەمەش بۆتەوەی بە مەنزەڕێکی زۆر ناشرین دەربکەون و دواتر پلانەکە و نیانەکە بەم جۆرە بوو بۆیە لە کۆتای ئەمەوەتان پێ بڵێم ئەو ستایلەی ڕۆناڵدۆ لە ساڵی 2002 بۆ قژی دایانە ستایلی قژدایانان نەبوو بەڵکو تاکتیکێکی گەورە بوو بۆ هەڵخەڵەتانی جیهان و بۆ کەمکردنەوەی فشار لەسەر خۆی تا دەرەنجامەکەی ئەوە بوو ڕۆناڵدۆ ئەستێرەی مۆندیالی 2002 وڵاتی کۆریا و یابان ئەمە سەبارەت بە ستایلی قژەکەی ڕۆناڵدۆ کە سەمان لەسەر کرد ئێمە هەمیشە دەچینە مۆندیال کۆمەڵی وردەکاری هەیە ئاگاداری نین وەکو پێویست وەکو هەمیشە ژووتومە و دەیڵێمەوانێ ئەڵێن ئێمە گرنگی دەدەین بەو بابەتانی کە ئەوانی دیکە گرنگی پێنادەن بۆ لەبەرەوەی زانیاریەکانمان فراوانتر کرد ئێمە بابەتی داهاتی مۆندیالیمانەیە کە گەشتی گەشتیاری دەبوو شێچەوانێ لە ماوەیە مانگەی مۆندیالدا کە نزیک بە 17 ڕۆژە مۆندیال دەستی پێکردووە خەرجی بە کاربەران لە ئەمریکا تەمان نمونە گەورەکە بە ئەمریکا وەردەگرێت چونکە زۆرینەی یاریەکان لە وڵاتی ئەمریکا بەڕێوەچێت
خەرجی بەکاربەران لە 6.3 زیادی کردووە و خەرجی گەشتیارانیش لە 16.7 زیادی کردووە. طبعا خەرجی بەکاربەران و گەشتیاران جیاوازیەکەی بەکاربەران زیاتر بۆوانەیە گەڕێتوانێت کە هەم دانیشتوانی شوێنەکەن و خەرجی بەردەوامی ڕۆژانەیانەیە هەم دانیشتوانی ئەو گەشتیارانن کە دێنوەکو و دانیشتوانانە پارێکی زۆر بەخەرجی دەکەن. گۆڤاری فۆربس ئاشتیا کردووە کە نیشتانە سەرەتاییەکان ئاماژە بە سەرکەوتنی ئابووری گەورە دەکەن بۆ مۆندیالی 2026 بە جۆرێک ئەو شارانەی میوانداری یاریەکانیان کرد دەستکەوتی گەوریان هێناوە. و گرنگترین ئامار و داتاکان بانک ئۆف ئەمریکا ئەڵێ خەرجی بەکاربەران لە 16 شاری میوانداری مۆندیال بە ڕێژەی 16.3 زیادی کردووە. وەکو پێشم وتن ئەم خەرجی بەکاربەرانە چیەگرێتەوە؟ خواردن و خواردنەوە، مانەوە کری هوتێلەکان و شوقەکان و شوێنی نیشتەجێبوون، گواستنەوە و پاری تەکسی پاس، شەمەندەفەر، بەنزین و کری فڕۆکە، وارووا بازارکردن و دیاریکردنی درێس و تیمەکان و کەلوپەری وەرزشی یان هەر شتێکی دیکەی ناو بازارەکان و کۆمەڵی خەرجی تایبەتی جیاوازی تر دەگرێتەوە. کاتێک دەڵێن 16.3 زیادی کردووە واتە بۆی مۆندیالەوە جوڵەی بازار زیادی کردو، پارێکی زۆر لە دەرەوە هاتۆتە ناو ئەم 16 شارەوە و خاوەنکارەکان چێشخانە وتێل فرۆژگا قازانجێکی زیاتریان کردو بەراورد بە ساڵی ڕابردوو کە مۆندیال لە ئەمریکا نەبووە. ئەی خەرجە گەشتیارەکە چییە؟ جارە با ڕوونکردنەوەیەوەتان بمێ. خەرجی گەشتیاری و گەشتیارانەیە کە بۆ بینینی یاریەکان چوونەتە شارەکانی وەک نیویۆرک و هەروەها کوێ داڵاس و سان فرانسیسکۆ بە ڕێژەی لە 16.7 زیادی کردووە و کەرتی میوانداری گەشتیاران خەرجیەکانی زۆریان لە وتێل و چێشخانە و گواستە و بازارکردنا بەکاردێت. خەرجی گەشتیاری بەشێکە لە خەرجی بەکاربەران، بەڵام چییە جیاوازی تایبەتیانەیە کە ئەمە کێ پارەکە خەرج دەکات؟ بۆچی ئەمان پێوتێ خەرجی گەشتیاری؟ خەرجی بەکاربەران هەموو کەسانە دەگرێتەوە کە لە ناو شارەکەدا پارەکە خەرج دەکەن، چی خەڵکی ناوخۆی شارەکە بن دانیشتوانیان گەشتیارن. کەواتە ئێمە لە ئەمریکا ئێستا بەهۆی مۆندیالەوانێ دانیشتوانی ناوچەکەش خەرجی بەکاربەران ئەوانیش زیادی کردووە، یعنی ئەوانیش بۆی کە شوهەوەی مۆندیالیەوە خەرجیەکانیان زیادی کردووە، واتە مەسروفیان زیاتر بوو بەهۆی ئەو شارەی کە لە ئەمریکا دروست بۆ سەردانیکردنەوەنەوەن. بەڵام ئەوەی تری پەیوەندی باڵاوسانی خەرجی گەشتیاریەوەیە کە ئەو پارێ دەگرێتەوە کە لەلایەن کەسانی دەرەکیەوە لە وڵاتەکەدا ناژین سرف دەکرێت و سەرچاوی پارەکە چییە بەرامبەرداتی ناخۆڵێ؟ کاتێک خەڵکی شارەکە پارە خەرج دەکەنەوە تەنها سوڕەنەوەی پارەی لە نێو شارەکەدا، بەڵام ئەمە پارەی وڵاتانی دیکە دەیهێنن دەیخەنە نێو شارەکە و جۆری ئەو شتانەی دەیکردن بە کاربەری ناوخۆ چیەکرێت زیاتر لە پێویستەکانی ڕۆژانە دەکرێت. بەڵام گەشتیار پارە لە شتانێکدا خەرج دەکات کە خەڵکی ناوخۆ زۆر پێویستیان پێینە، وەکو کری وتێل بلیت، یاریگاکردنی دیاری وەروە وەرگێڕ و گەشتی ناوشار. نمونونەکەمان لەسەر چییە؟ بە تایبەتی نیویۆرک و نیوجەرسی 26,000 هەلی کار لە ماوەی ئەم مۆندیالە تاوکو ئێستا ڕەخساوە. 26,000 هەلی کار لەکوێ؟ لە هەر یەکە لە نیویۆرک و نیوجەرسی ڕەخساوە. 1.2 ملیۆن گەشتیار ڕووی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کردووە، ڕێژێکی زۆر بەرزە. 1.2 ملیۆن بەس ڕووی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کردووە. بەهۆی ئەم گەشتیاریانەوە بۆی ئەم فشارە زۆری کە دروست بۆ چی گۆڕاوە؟ 432 ملیۆن دلار وەکو باج دەگەڕێتەوە بۆ حکومەت، یعنی بەهۆی ئەم پارە زۆری کە هاتۆتە ئەم وڵاتە و ئەم دانیشتوانە زۆری کە هاتۆتە ئەم وڵاتە 432 ملیۆن دلار وەکو باج دەگەڕێتەوە بۆ حکومەت، کە ئەمە تایبەتمەندیشی گەورەیەوە سەبارەت بە داهاتەکانی مۆندیال. وام پاڵەوانێتیە 40 هەڵبژاردە بەشداریتیا کرۆ کەزان 104 یاری ئەنجامەدرێت، بەڵام کۆمەڵێ لایەنی نەرێنیشمان هەیە. ئێمە باسی سوودەکانمان کرد و باسی ئەو داهات و هەلی کار و خەرجی بەکاربەر و خەرجی بە گەشتیارمان کرد، بەڵام لەگەڵ یا کۆمەڵی لایەنی ئابووری خراپ بۆ ئەمریکا بەجێ دێڵێت. بابزانین ئەمە چی ئەم لایەنە ئابووری خراپانە چی؟ مایکل ئیدواردز کە پرۆفیسۆری ئابووریە ئاماژە بە چەند کێشەیەک دەگات، لەوانە تێچووی شاراوە کە تێچووی ئاسایشە و ئاسایشێکی ئەمریکا بۆ پاراستن بەکارهێناوە، واروەها ژێرخان و گواستنەوە کە لەسەر بازدەران دەکەوێت و زۆر جار هەژمار ناکرێت، ئەمەش خاڵێکی نەرێنیە. فیلەسپیەکان مەترسیمانەوەی یاریگا گەورەکان بەبێ سوود دوای کۆتایەتنی مۆندیال و هەلی کاری کاتی زۆربەی و کارانی لە مۆندیالدا دەرەخسێن وە گوتێل و چێشخانە هەمووی هەلی کاری کاتیە. مەبەستەکە لێرە چییە ئازیزەکانم؟ مەبەستەکەی لێرە ئەم ئەوەیە ئێستا یاریگاکانی ئەمریکا زۆربەی زۆریان گەورە کراوە. ئێمە هەمیشە قسەیەکمان کردو و تومانە تۆپی پێل لە ئەمریکا وەرزشی یەکەم نییە و وەرزشی دووەمیش نییە،
لە وەرزشی سێم و چوارەمان ڕکابەریەکە وە خەڵک وای کردووە لە ئەمریکا یعنی گەربینی بێتان میسیش لە کاتی چوونی بۆ میامی بیدات زۆر بەینی تەسەڕوفی لەگەڵەکە تایتە دوایەوە هەمویان تێگەیشتنەوەی کە چی گەورەیە گاتۆتە لایەن ئەنجەی تر یاریگاکان قەرەباڵق بۆ مشتێ بژانەوەی گەورەی بەخۆبییننا بە ئاسایگەڕانی میسیشتا نەبینی لە ناو مارکێتەکانە بەبێەوەی کەس بەدەمەوچێ بەڵامیتە دوایەوەی تر کەمێت زانیان کیان هاتۆتە لاو چۆنە و چۆن نییە ئیتر زۆرفەکە و مامەڵەکردن لەگەڵ مێسی شاگۆڕا ئەمە بۆچی ئەمە بەڵگەی نمونەوەی کە تۆپی پێ لەمڵە ئەمان هاتوون یاریگاکانیان گەورە کردو کاتێ تو سیری هەندەرانی ئەم تیپانەکەی کۆمەڵە یاریگا گەورە کراونە و تیپانەی هەندەریان ئامادابن بە نمونە 10,000 ئامادابێ بۆ نمونە 20,000 ئامادابێ ئەمە چیەکە ئەمە واکات دواتر کاتێک یارەکانی خولی ئەمریکی دەبینیت بەردەوام یاریگاکان بە چۆڵی ببین چونکە ناکرێت تۆ پرۆژەیەکی وەبەرهێنانی گەورەت کردووە یاریگادەم جۆرە دروست کردووە بچی دوایی تێشی بیتەوانێ چی تۆ یاریگاکە بخیتەوە سەر ئەستی خۆ هەموو مەسروفە و کردووە ئێستا بچی نه ئەبێ یاریگاکە وەکو خۆی بمێنێتوانێت چونکە جوانی کردووە گەورەی کردووە ناوازەتری کردووە پەرفێکتری کردووە کردوێتی بە یاریگای فەرمی ئەگە پێشتر کۆمەڵە یاریگاکەش فەرمی بوونیتیانە بێسە هەموو مەرجەکانی فەرمی بوونی تیا جێبەجێکراوە بۆی هیچ کەس ناچێت لە بەخاتیەوەی کە شوێنی یاریگاکەی چۆڵە بێ چۆڵا بڵێ من یاریگاکە تێگەێ بۆی ئەمەش چیەکە ئەمەش کاریگەریکی نەرێنی هەیە لەسەرەوەی کە یاریگاکان بە چۆڵی دەردەکەون دواتر و ئەو مەسروفە زۆری لە یاریگاکان ئەکراوە دواتر بۆیانەکان لە ڕووی ئامادەبوونی هاندەرەوانێ سوودیان پێ ناگەێنێ یان لە وڵاتێکی و کۆڵمانیا گەرەمە بکرا لە ئینگلتەرا بکرا لە ئیسپانیا بکرا لە هەر شوێنێکی در بکرا ئیسفادەیەکی زۆری لێکرا لە وڵاتە ئەوروپیانە بۆ لە ئەرجەنتین بکرا لە ئەرجەنتین بکرا وەرە یاریگای بۆ گەورەکە وەرە یاریگای ڕێڤەرپلیت و بۆکا جۆنەرز بڕۆ گەورەی کە بیکە بە 200,000 هاندەر بگرێ بزانە قەپاتە بێ یا قەپات نابێت بۆ لەورێ وڵاتە عاشقی تۆپێ وەرە لە بەرازیلا بیکە بەس لە ئەمریکا ئەم ڕێژەیە ئامادە نابێ بۆی ئەم خاڵە نەرێنیانەی هەیە بابەتی هەر لە بابەتی ئەم داتایی کە تایبەتە بە داهاتی مۆندیالی گرافیکی دواتر کە گەر هاوڕیانم بمانەنێ هەر سەبارەت بە داهاتی مۆندیال لەم مۆندیالەیە طبعاً ئەو کەسی کە سوودمەندی یەکەمە نە ئەمریکایە نە هەڵبژاردە بەشدارەکانن فیفا گەورەترین سوودمەندی داراییە لە بەڕێوەچوونی یارەکانی مۆندیالە کە تاوەکو ئێستا 10 ملیار دلاری ئیسفادە کردو بەڵام چاوەڕێ دەکرێت فیفا صافی ینی پێوەی کە پێگا 13 ملیار دلار بەس داهاتکە لە مۆندیالە کە ئەم ڕێژەیە لە 172 زیاترە لەوەی کە لە مۆندیالی قەتەر کە خۆتان نزانن فیفا دوای مۆندیالی قەتەر وتی سەرکەوتوترین مۆندیالمان ئەنجام درراوە داهاتێکی گەورە و هەروە بەڕێوەبردنێکی گەورەمان کرد بەڵام ئەم داهاتی لە مۆندیالەیە دەستکەوتووە لە 172 لەوەی قەتەر زیاترە کە سەرچاوەکانی داهاتی فیفا لە مۆندیالەیە چی وەک دەوترێت 4 ملیار دلار مافی پەخشی یارەکانە 3 ملیار دلار فرۆشتنی بلیت و خزمەتگوزارەکانی میوانداریە و 2 ملیار دلاریش مافی سپۆنسەریکردنە هەرچەندە گیانیان فانتینۆ جەخت دەکاتۆکان پارانە بە پەرەپێدانی تۆپێ بەکاردێن بەڵام هێشتا ڕەخنەگرانی فیفا داوای شەفافێتی زیاتر دەکەن و چۆنێتی خەرجکردنی ئەو بڕەپارەیە چونکە فیفا گەورەترین سوودمەندە و فیفا بە جۆرێک لە جۆرەکان وەکەوەی کە باز دەکرێت فیفا سوودێکی زۆر لەم داهاتی مۆندیالی وەرەگرێت کەواتە ئێمە لێرە کۆمەڵێ بابەت وەرەگرین سەبارەت بەم داهاتانی لە مۆندیالدا سەرف دەکرێت ئەگەر نمونەیە وەربگرینەوانێ بە مۆندیالەکانی ڕابردوو تکتی یاریەک لەم مۆندیالەیە وەک دەوترێت تکتی یاری نێوان کۆڵۆمبیا و پرتوگال گەیشتە 8,000 دلار 8,000 دلار بەوادای کوردوتەنی خۆمان قسە بکەین بەواتای 80 گەڵایە دە لە مۆندیالی قەتەرە تکتی یاری کۆتاییش ئەو پەڕی گەیشت کە ئەخیر سارکە لەبەر دەرگاو لەبەر قاپیەکان ئاکرا گەیشتە 4,000 دلار واتە 40 گەڵا و لە یاریەکانی دیکەیە مخۆم لە ڕووی ئامادەبوون لە یاریەکانی دیکە من بلیتی یەک یاریم هەبوو و خودی خۆم کە لە مۆندیالی قەتەر ئامادەبووم وەکو یاری کە بە ڕسمی لە فیفا تکتەکە بەناوی محەممەد ئیبراهیم عومەرەوە بێ تکتی یەک یاریم هەبوو کرواتیا و کەنەدام هەبوو کرواتیا و کەنەدا ما باقی بلیتەکانی دیکە و ئەو یاریانەی کە چوم ئامادەی بووم خۆم بلیتم لەبەر دەرگا کڕیاوانێ عنی تکتی فەرمیم ناکرێت ئەوە نەبوو تکت بچم لە سایتی فیفا بیکڕم چونکە قورس بوو قەرەباڵغێکی زۆر هەبوو لە بەردەم فرۆشتنی تکتەکانە و نەدەتوانی ینی کۆنتترۆل ناکرا وایە تۆ پێنجی بەیانی بچوتە سەرەوە بووە ستایتەیە و کاژمێر 11 نیۆڕۆ بەرتەکە و سەرەکە و نە قەرەباڵغ بوو
بۆیە باشترین حەل چی بوو؟ باشترین حەل کڕینەوەی تکتەکان بوو لەبەر دەرگای یاریگا کە تۆ تکتەیە کڕیاوە. لەم تکتانەی بەردەرگا ئەسە بە نمونە من یعنی بە سەراتەکەتان جوان بۆ دەژێرمەوە. یاری ئەرجنتین و مەکسیک کە یاریشی حەسم بوو و یاریەک بوو لەوەی کە یعنی چارەنووسی ئەرجنتینی پێوە دیار بوو. سەرەتایمەکە گەیشتینە بەردەم یاریگات تکت ئاسایی ئەو توانی لە 2 ساعت لە 2 کاتژمێر پێش دەستپێکی یارەکە و توانی بە $300 تکتی یاری ئەرجنتین و مەکسیک بکڕیتەوە. بەس دوای لێ هات تکتەکانە ئەوە خێرا فرۆشتانەوەی بەردەرگا و کەسانی کیان فرۆشتوانێ تکت هەبوو کڕا بە $500 لەو فرۆشتایەوە بە $1000. یعنی یارەکە گەیشتە حاڵەتیەوەی کە $1000 بدرێ بە تکتی ئامادەبوون لە یارەکەی ئەرجنتین و مەکسیک کە یاری بەرازیل و سربیاش پارێکی زۆر درا بە تکت بەڵام نەگەیشتەوە ڕێژێ. ینی ئەو ڕێژەی ئامادەبوونی ئەرجنتین و مەکسیک چونکە هەندێکی زۆری مەکسیک و ئەرجنتین لە وڵاتی قەتەر بوون. ڕێژەکەمی بەخۆبینەوە بۆ تکتی یاریەک ما باقی تکتەکانی دیکە ئۆتۆماتیکی بە $200 بەبێ هیچ کێشەیەک تکتێکی باشەکری و چوتە ناو یاریگاوە. ناڵێم تکتی VVIP تەکری یا تکتی VIP تەکری نه، بەڵام تکتێکەکری کە بۆ خوب چیتە ناو یاریزانەکانیش ببینی و ڕاستە لە بەردەم یاریزانەکانی بەڵام یاریزانەکانیش بە ئیسراحەت دەبینی و بینەری یارەکەشە بووی بە $200 دەچوتە ژوورانە. بەڵامەوە تا ئێمە لە مۆندیالی ئەمریکایە ئەم حاڵەتانەمان توش نابێت. تەنانەت دیاریی قۆناغی کۆمەڵەکان کە یاری نێوان کۆلۆمبیا و پورتوگال بووە ئەڵێن تکت گەیشتۆتە $8,000. بۆیە ئەمەش چیەکە؟ ئەمەش وایە هەم خەرجی گەشتیار زۆر سەرەوێ و هەمیش خەرجی کەسێکی دیکە کە هاتوو بۆ نمونە حاڵەتی یارەکان زۆرتی بینە مەسروفەکە لە سەری دیابێەوە داهات زیاکە. ئەو کەسەش ڕەنگە ئەو کەسانی کەیکردنەوە هاوڵاتی ئەمریکی بوون ئەم تکتانیان کڕیوەتەوانێ و دواتر بە بارزی و خوان دەیفرۆشنەوە بۆیە داهاتێکی زۆریان دەستەکەی داهاتێکی زۆریان دەستەکەی و ئۆتۆماتیکی ئیشەکەی خۆیان نەکرێ و هەم فیفاش ئەو تکتانەی کە لە مۆندیالە تەوزیعەکە بە پارێکی گرانتر تەوزیعەکە وەک لە مۆندیالی قەتەر. ئەمە من پێم وا بێت تکتی یاری نێوان کرواتیا و کەنەدا بە $75 کڕا کەتەگۆری 3 بوو بە $75 کڕا. بەڵام ئێستا نرخەکە 4 قات زیایە لە فیفا، هەر لە فیفاوە 4 قات زیایە بۆی کە تۆ بتەوێت ئەم تکتانە بکریتەوە لە ئەمریکا. بۆی ئەمەش چی کردۆمەش ینی مەسروفی زۆر قورس کردو. بۆیە ینی بۆ هەمووی هەلێکی مێژووی بوو مۆندیالی قەتەر لە نزیکەوە بینینی و لە نزیکەوە بینینی میسی لە نزیکەوە بینینی ڕۆناڵدۆ بە تکتێکی یاری تەنها $200 دەتوانین لە نزیکەوە ئەستێرانە بین و ئەگەر شوێنێکی زۆر باشی داوا کردا بە $400 تا $500 دەتوانین باسی و کۆمپانیانە ناکەم کە خەڵکیان برد و پاریان لێ خواردن نه، باسی تەبیعی یەکەم کە خۆ لە قەتەر بوویتە زۆر بە ئاسانی ئەو توانیت بچیت تکتێکی باش بکڕیتەوانەیە کە لە نزیکەوە یاریزانەکانیش بینی بە $400 تا $500. بەڵام مەسەل لە ئەمریکا بەسیترین تکت ئەڕوا بۆیە مەسروف زۆر گرانە و داهاتێکی زۆر زیابە بۆ ئەمریکا. ئەمە لە ڕووی داهاتەوانێک کە حەزم کرد قسەیەکتان بۆک وتم ڕوبەڕووبوونەوەکانی ئەم شەو ڕوبەڕووبوونەوەکی تایبەتمان هەیە کە هۆڵندا و مەغریب ڕوبەڕوویەک دەبنەوە. بەڵام هەڵبژاردەیەکی بێشانسمان هەیە، هەڵبژاردەیەکمان هەیە کە یعنی بەجددی خزمەتێکی گەورەی بۆ تۆپی پێکردووە و ناوازەیەکی گەورەی لە تۆپی پێدا نووسێتەوە. بەڵام ئەم هەڵبژاردەیە ئەگەرچی وەکویشێک لە پاشەکانی تۆپی پێ سیرەکە بەڵام پێی دەوترێت پاشا بێتاجەکە، هەنی ئەم پاشایەکە لە تۆپی پێە بەڵام ناتوانێت ئەم تاجە بخاتە سەری لە کاتێکا دەرەکەی، هەمیشە ئەم پاشای بە پێ تاجەوە دەرەکەی. چیرۆکی هۆڵندا چیرۆکێکی تایبەتە پێکەوە قسەیەکی لەسەر دەکەین زانین ئەم هەڵبژاردەیە بۆ پێی دەوتێت پاشا بێتاجەکە. هۆڵندا لە کوی گشتی بەشداری مۆندیالی 12 جار بەشداری یارەکانی مۆندیالی کردووە. لەم 12 جارە گەرچی ڕێژەکە زۆر نییە بۆ هۆڵندا بەڵام 5 جار گەیشتنی بە چوارگۆشەی زێڕینی مۆندیال دەستەبەر کردووە. دەستکەوتێکی تایبەتە 5 جار گەیشتوتە چوارگۆشەی زێڕینی مۆندیال. هۆڵندا نەیتوانیوە هیچ نازناوێکی مۆندیالی دەستەبەر بکات. جیلێکی زێڕینمانەیە لە هۆڵندا جیلەکەی یۆهان کڕۆیف 2 مۆندیال لەسەر یەک چوونە تیاری کۆتایی کی ساڵی 1974 بەرامبەر بە ئەڵمانیا بە پیکن پاڕۆن شکستیان خوارد
ساڵی 1970 لە خاکی ئەرجنتینا بەرامبەر بە ماریۆ کێمبێس شکستیان خوارد. واتە دوو مۆندیال لەسەر یەک هۆڵندا گەشتنی بە یاری کۆتایی مسۆگەر کردووە کە هەردوو مۆندیالەکە پاڵێوراوی یەکەم هۆڵندا بۆ تێیدا بۆ دەستەبەرکردنی نازناوەکە، بەڵام لە هەردوو مۆندیالەکەدا هۆڵندا شکستیەناوە و دوهەمین جاریش ساڵی 2010 گەشتنە یاری کۆتایی و خۆشتانەزان لە یاری کۆتایی ئەگەر ڕۆبن یەشێک لەو هەلانەی بخۆستایەتەوانێ هۆڵندا یاسە یەکەمە سێری خستۆ سەر و درێسەی، بەڵام هەلەکان لە دەست درا وای کرد ئیسپانیا بووە پاڵەوانی جیهان و توانی نازناوەکە بێتەوە. لە هەر سێ جارەکە بەرامبەر بە ئەڵمانیا، ئەرجنتین، ئیسپانیا هۆڵندا شکستی هێناوە و یەک جار پلەی سێمی هێناوە ساڵی 2014 کە لەسەر حسابی بەرازیل لە یاری سێمی و چوارەمیان لە بەرازیلی بردەوە و یەک جاریش پلەی چوارەمی بەدەستهێناوە لە ساڵی 1998 کە ئەو کات هۆڵندا بەرامبەر بە کرواتیا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە ساڵی 1998 شکستی خوارد. گرافیکی دواتر سەبارەت بە پاشا بێتاجەکە ئەڵێ گەورەترین دەستکەوتی تۆپی پێ لە هۆڵندا چییە؟ ئەم پێکهاتەی هۆڵندایە کە توانیان یۆرۆی ساڵی 1970 بە سەرکردایەتی ڤان باستن و ڕۆدگۆلێت و فرانک ریکارد و ڕۆناڵد کومان و چەند یاریزانێکی دیکەی ناودار کە لە پێکاتێکی هۆڵندا دەبینین وەک دەزانن توانیان نازناوی یۆرۆ بۆ خۆیان دەستەبەر بکەن و هۆڵندایەکێکە لە گەورەترین قوتابخانەکانی تۆپی پێ و ئەوەشی تایبەتە بە سەبارەت بە هۆڵندا. کرۆیف وەکویەکێک لە گەورەکانی هۆڵندا وەکو یاریزان سێرەکرێ، بەڵام من هەمیشە پێم وتون و منە و ڕاستکردنەوەی لای من هەیە ئەو هەڵەی لای منەوە تێپەڕ نەبووە. ڕینۆس میشێلس داهێنەری تۆپی پێی گشتگیرە کە هەمووان پێڵێن چی تۆتال فوتبۆڵ. تۆتال فوتبۆڵ جاری تریش پێم وتون و لە شیکاری وەرزشیش پێم وتون خاوەنەکەی نە کرۆیڤە نە گواردیۆلایە. ڕینۆس میشێل داهێنەری ئەم بیرۆکەی تۆتال فوتبۆڵەیە و ئەو وای کردو لە یۆهان کرۆیڤ و یۆهان کرۆیڤی کردو بەوەی کە ئەم تۆپی پێی گشتگیرە تۆتال فوتبۆڵی لەسەر جێبەجێ کردو و دواتر کرۆیڤ هاتووە خۆی هەڵگیری و بەرنامەیە هەڵگرتووە و هاتووە لە بەرشەلۆنەش و لە ئاکسەم سەردامیش ئەم قوتابخانەی جێگیر کردووە. گرافیکی دواتر سەبارەت بە هۆڵندا تاوان ئێمە کۆمەڵە گەستێری ناودارمان لە هۆڵندا وەکو پێم وتن یەکێک لە هەرە ئەستێرە دیارەکانی هۆڵندا خاوەنی 7 باڵۆن دۆرن، بەڵام ئەم هەڵبژاردەیە بەداخەوە نەیتوانی جامی جیانی بێرێتەوەنێ هەڵبژاردەیەکی بێشانسە. یۆهان کرۆیڤ گەورەترین نمونەی هۆڵندیەکانە و وەکویەکێک لە گەورەترین تایبەتمەندیەکانی هۆڵندا سیر دەکرێت. یۆهان کرۆیڤ 3 جار باڵۆندۆری بردوێتەوەنێ ساڵی 1970 ساڵی 1970 و ساڵی 1974 ئەم 3 ساڵە توانیوێتی باڵۆندۆر بەرێتەوەنێ. ئەستێرەیەکی مێژووی یانەی میلانمان هەیە کە سەرکردایەتی میلانی کرد بۆ کۆمەڵی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ، وارووا سەرکردایەتی هۆڵندای کرد بۆ بردنەوەی نازناوی یۆرۆ کەویش مارکۆ ڤان باستنە کە ساڵی 1970 پاژەوەی یۆرۆی بردەوانێ توانی نازناوی باڵۆندۆر بێتەوە. ساڵی 1970 کە لەگەڵ میلانە بووە پاڵەوان توانی نازناوی باڵندۆر بێتوانێ و ساڵی 92 پاژەوەی دانیمارک بووە پاڵەوانی یۆرۆ. دانیمارک بووە پاڵەوانی یۆرۆ ئەگەر چی تیپەکەشی نەبووە پاڵەوانی چامپیۆنز لیگ، بەڵام بە حکمی بێزی میلان و خولی ئیتالیا و ئاستەبەرزی کە خودی ڤان باستن لەو کاتەدا بە تەنیا پێشکەشێ کرد. ڤان باستن لە ساڵی 1992 بووە پاڵەوانی بووە براوەی باڵندۆر و هەروە ڕۆدگۆڵەتیش لە ساڵی 1970 باڵندۆری بردوێتەوە. ئەمە یعنی بابەتەکانی تایبەتە بە هەڵبژاردەی هۆڵندا کە هەڵبژاردەیەکی بێشانس. هۆڵندا ئەمشەو بەرامبەر بە مەغریب یاری دەکات. هۆڵندا هەڵبژاردەیەکی بێکوالیتی نییە، هەمیشە لە کۆی گشتی بەشداریکردنەکانی هۆڵندا هەڵبژاردەیەکی بەهێز بووە و هەڵبژاردەیەکە ناسنامەیەکی گەورەیان لە تۆپی پێ هەیە. هۆڵندا دامەزرێنەری تۆپی پێ نییە، تاکتیک لە هۆڵنداوە سەری هەڵنەیەوە، بەڵام هاتوون قوتابخانەی تۆپی تایبەت بە خۆیان کردوێتەوە واتە جێگەی خۆیان کردوێتەوە لە گەورەکانی تۆپی پێ وەیچێک وەکو یەکێک لە وڵاتە بلیمەتەکانی تۆپی پێ سیر دەکرێت و دەبینن زۆرێک لە تیپەکان ڕانەری هۆڵندیان هەیە و یاریزانی هۆڵندی و یاریزان ناوداران کە بێ مێژووە تێپەڕ بوون. هۆڵندا هەمیشە خاوەنی پێگاتەی باش بووە، هەمیشە خاوەنی پێگاتەی بەهێز بووە، بەڵام ئەم هەڵبژاردەیە لە کۆتاییە هەڵبژاردەیەکی بێبەخت بۆ بەهۆی ئەم ئەستێرانەیەوە بۆ چونکە لە لەحزاتە حەسمەکانە ئەم تیپە نەیتوانیوە ئیشی خۆی بکە، هەمیشە ئەم عوقدەی بۆ دروست بووە و نەیتوانیوە لەم عوقدەیە تێپەڕ بێت. ئەمە
گەورەترین کێشەیە. یعنی تۆ سەیری کە هۆڵندا من پێشتریش بۆم باسکردن هۆڵندا بەرامبەر بە ئیسپانیا کەمتەرخەمی ڕۆبنە. ڕۆبن وا دەکات هۆڵندا نەبێتە پاڵەوان پێی ناوتێ بێشانسی ئەگنا بۆم ڕوونکردانێ ئەگەر قەزیە بێشانسی بواە ئەوایە من ئێستاژاوە حاڵەتەکانم لەبەر چاوە من تۆزە بۆ شتانە باشم ئەگەر بەر قەزێ بموتە بۆی بڵێم هۆڵندا بێشانسە خۆتان بینیتان نەیجڵ دیۆنگ چی لە چابی ئەلۆنسۆ کرد و ئەوایە هاوارد بێت هاواردوێ کە و یاریە حەکەم بۆ هاواردوێ ئینگلیزی ئەوایە ڕاستەوخۆ کارتی سووری بە نەیجڵ دیۆنگ بدە بەڵام نەخێر کارتی سووری پێناو دیۆنگ لە یاریەکەیە بەردەوام بوو. ئەمە بەختەکە هۆڵندا هاوارد بێت لەو کاتەیە کارتی سووری ناتی و هۆڵندا بەردەوامە لە یاریە بۆچی من بڵێم بێت چانسە و خۆت توانیتە دوو هەلی ڕاستەقینەی 100% گۆڵ تۆمارکردن دروستکەی کە ئیسپانیا نەیتوانی بۆ هەلانە بەرامبەر بە تۆ دروستکە بەڵام تۆ یاریزانەکەت هاتووە هەردوو هەلەکە لە دەستەدان. بۆچی من بە تۆ بڵێم بێشانسی من نیایە 74م نەبینیەوە نیایە 78م نەبینیەوە نیایەکی دیکەی هۆڵندام نەبینیەوە کە بڵێم حاڵتی ینی من گەورەترین نمونەم بۆیە ناو نەتوانێت لەوەی هۆڵندا لە 2010 هەڵبژاردەیەک بوو خۆی وای لە خۆی کرد هەڵبژاردەیەکی بەدبەخت نییە بەڵکو بەخت یاوەری بوو لە یارەکە کە دیۆنگی لە یارەکە ئەمایەوە تۆ هەلی باشیشی دروست کرد بەڵام خۆیان خۆڵیان کرد بەسەری خۆیانە. ئێستش لە نمونەی بێسترین تیپەکان من هۆڵندای 2010 یەکێک بوو لە بێسترین تیپەکان لە بەرچاو 3 گۆڵی سەرەتای لە ئەڵمانیا لە ئیتالیا کرد لە ئەوڕۆیا دوای 4 لە فەڕەنسا کرد دوای 2 لە ڕۆمانیا کرد بە 9 خاڵۆ گەشتە قۆناغی داهاتوو چۆ قۆناغی داهاتوو بەرامبەر بە ڕووسیا دۆڕا. هۆڵندا خۆی خۆڵ دەکا بەسەری خۆیان ئەگنا هەمیشە هەڵبژاردەیەکی بەهێز و هەڵبژاردەیەکی کواڵتیە و یەکێکە لەو هەڵبژاردانەی کە گەورەیەکی زۆر زۆری هەیە لە دامەزراندنی شێوازێکی یاریکردن لە تۆپی پێەیە کە ئەویش پێی دەوترێت تۆتاڵ فوتبۆڵ. ئەمشە هۆڵندا یارێکی چارەنووسازیە بەرامبەر بە مەغریبکان جامیەیە وەیتر با بزانین شتەکە دەگاتە چی وە دۆخەکە دەگاتە کوێ و بزانین هۆڵندا ئەم جارەیان بەشێک لە پێشبینیەکان لە سوودیۆن کە وتویانە هۆڵندا پاڵەوانی گیانە بێ ئەو حساباتەش کرد بەشێک لە پێشبینی هەیە کە وتویانە هۆڵندا پاڵەوانی گیان دەبێت بەڵام ئێمە دەبێت چاوەڕێ بکەین بزانین بەو جۆرەیە یاخود بەو جۆرە نابێت کەیتر ئەم شەو یاریە چارەنووسازەکەی بەرامبەر بە مەغریب. بابەتێکی دیکەمان کە سەبارەتە دوای پێشەوەی بچمە مێرکاتۆ ئامادەبوونی هاندەرانمان هەیە لە مۆندیال دەبینن ڕێژەیەکی بەرچاو هاندەر لە مۆندیالدا ئامادەیە. لە مۆندیالی ساڵی 2026 تاوەکو ئێستا 73 یاری ئەنجام درراوە. طبعاً ئازیزانم من دەزانم مۆندیال یاریەکانی زیای کردووە ئێستا ئەم ڕێژە یاری کە ئەنجام دراوە بەو یاریانەی کە لە قۆناغی سێمیشا سیاری لە مۆندیالەکانی ڕابردوو زیاترە بەڵام ئێمە ئیشمان بەچیە ئێمە ئیشمان بە ڕێژەی ئامادەبوونی هاندەرەکەی 73 یاری ئەنجام دراوە تاوەکو ئێستا 4,700,000 هاندەر تێپەڕێون کە لە نێو خودی یاریگادا ئامادەبوون لە کۆی گشتی هاندەرەکان کە ئامادەی نیو یاریگا بوون پاش یاریەکەی کەنەدا و ئەفریقای باشوور تاوەکو ئێستا 4,700,000 ئامادەبووی هاندەر لە نێو یاریگادا هەبووە یعنی ئەمە تێبگەلەوەی فیفا 4,700,000 بلیتی فرۆشتووە تاوەکو ئێستا کە یارەکان هێشتامەوە توێشتا قۆناغی یەکەمی مۆندیال کۆتای هاتووە ئاخر کە خەڵکێکی ژەڵێ لە بۆڵبژاردەکان زیاکە و ئەمە واو ئەمە چێژ نایڵێ بابە چۆن زیای ناکە و تا سەری بلیت سەری بەس بلیت کە ئەمە لە هەموو جارێک یارەکان لە قۆناغی 32 ڕێژەی مۆندیالەکانی تری تێپەڕانەوە و دەوترێت 5,500,000 هیچ لە دەرەوە یاریگا ئامادەی بینینی یارەکان بوون. ئەمە نیش بم لە بری فیفا هەوڵێمە و 5 ملیۆنەش ئامادەبوو یاریگاکان گەمتر بۆ کاتە ئەو نەیتر داهاتمە بێت لە مۆندیالی و وەکو ڕێژەی یاریزانیش سەر و 1000 یاریزان لە مۆندیالدا تاوەکو ئێستا بەشداریان کردووە ئەو سەر 1000 یاریزانەوە بەسم بە یەک زەڕ و تەقسیمی بکەین تەواو سەر 1000 یاریزان خۆتان نەزانن ئێستا ناونووسینی مۆندیالی بووە بە 26 یاریزان وەگەر تۆ حسێبی هەر 48 هەڵبژاردەکەی جگە لە پرتوگال کە ناوی جۆتاشیان وەکو ناونووسی و بەڵام وەکو ئامادەبووی یاریزان کە لە مۆندیالەکە ئامادە بوون هەرتی پێ 26 بۆ حسێبکە 1248 یاریزان شتێکی واکە کە
ئامادەی بینینی ئامادەی بەڕێوەچوونی یاریەکانی مۆندیال بوون. لە مۆندیالی 2026 ئەمریکا و کەنەدا و مەکسیک تاوە کوێستەوەکو وتمان 5,500,000 لە دەرەوەی یاریگا لە کۆی گشتی 73 یاریکە ئەنجام دراوە. لە مۆندیالی 1994 3,500,000 هاندەر لە 52 یاریدا ئامادە بوون. واتە ئەو ڕێژەیەی کە ڕکابەریە مۆندیالەکە چونکە 52 یاری بووە تەنها مۆندیالی ئەمریکا کە بەو جۆرە ڕێژەی بکات چونکە ڕێژەیەکی کەمترە 52 یاریە بەڵام مۆندیالی ئەمریکای 94 ژێشەکە لە مۆندیالە پڕهاندەرەکان کە هاندەرێکی زۆر ئامادەی بووە 3,500,000 لە کۆی گشتی هاندەرەکان ئامادە بوون. بۆیە یعنی ئەگەر ئەم ڕیکۆردە بشکێنرێ ئەو ڕیکۆردەی ساڵی 94 ئەمریکاشکێنێ. وەلا مۆندیالی 2022 قەتەر کەوتیان ڕێژێکی بەرچاوی هاندەر ئامادەبوو تۆمار کراوە 3,400,000 هاندەر لە 64 یاریدا ئامادە بوون. هەمان ئەم ڕێژەیە چیە؟ هەمان ئەو ڕیکۆردەیە کە لە مۆندیال 2014 بەرازیلدا تۆمار کرا کە 3,400,000 هاندەر ئامادە بوون لە 64 یاریە. کەواتە ئێمە لە مۆندیالی ئەمریکایە ڕێژەیەکی بەرچاوی ئامادەبوونی هاندەرمان هەیە و ڕێژەیەکی زۆر بەشداری یاریەکانی کردووە. ڕاستە ئەگەر بەراورد دیکەین بە مۆندیالی 94 هێژە ڕێژەکە کەمترێ بێت چونکە ئێمە بە پێی یاریەکان قیاسکەینەوەنێ سیرەکەین ئەرقامەکە کەمترە گەر یاریەکان قیاسکەینەوە. بەڵام بە کوی گشتی مۆندیالەکە کاتێک مۆندیال کۆتاییەت فیفا ناڵێ منەمەم لە 74 یاریا لە 104 یاریا کردووە لە 52 یاریا کردووە نەخێ. تەنها ئەوە دەڵێت ئەڵێ ڕێژەی ئامادەبوونی هاندەر لە یاریەکانی مۆندیالە مۆندیالی 2026 گەیشتۆتە 8 میلیۆن گەیشتۆتە 9 میلیۆن و ئەمەش دەبێتە بەرشتنی ڕێژە و ناچێ بیرکاریانە زەربی یاریەکانی بکات و بۆی کە بزانین دۆخەکە بەکوێ دەکات. بۆیە تاوەکو ئێستا مۆندیالی ئەمریکا زۆرترین ڕێژەی ئامادەبوونی هاندەری وەرگرتووە و هەروەها بەرەو زۆرتر و زیاتر دەڕوا بە تایبەتی کە دەچینە قۆناغا هەستیارەکانی مۆندیالی. کۆتا بابەتمان تایبەت دەبێت بە مێرکاتۆی ڕۆژ و هەواڵەکانی مەرکاتۆ دەست پێ دەکەین و پێکەوە قسەی لەسەر دەکەین. طبعا یەکەم بابەت هاوڕێیانم بۆیان نردوم ڕاستە لە ناو گرافیەکەیانە دەوترێت ئێنزۆ مارێست یعنی مانچستەر سیتی بە شێوەیەکی فەرمی پاش ڕێکەوتنی لەگەڵ چێلسی ئێنزۆ مارێسکای ئیتالی وەکو ڕایەنەری نوێی ینی مانچستەر سیتی دیاری کرد لە شوێنی جۆسەف پێپ گواردیۆلا کە بەم دوایە ڕیزەکانی مانچستەر سیتی بەجێش واتە ڕایەنەرەکەی پێشووی چێلسی بە شێوەیەکی فەرمی بۆ ڕایەنەری مانچستەر سیتی کە پێشتریش چاوەڕوان کرا و بەڵام بەهۆی ئەوەی کە چێلسی و مارێسکا ڕێنە دەکەوتن لە ڕووپڕی هەڵۆشانەوەی گرێبەستی نێوانیان چونکە مارێسکا پەیوەست بوو بە گرێبەستێک و لە چێلسی ڕاستە دوورخرابوانێ بەڵام حەقی هەبوو لای چێلسی و چێلسیش موچەکەی پێە بەجەستە کە تۆمە کۆتایی پێبێنی ناچاری لەوەی ڕێکەوتنی بکەی ئەم ڕێکەوتنە درەنگ گەیشتەپیان بۆیە ئەمڕۆ مانچستەر سیتی بە فەرمی دانانی مارێسکای وەکو ڕایەنەری نوێی یانەکی لە شوێنی پیپ گواردیۆلادانە. هەواڵەکانی دیکەی تایبەت بە مارکۆت چێلسی چاودێری ئاستی باڵۆگۆنی هێرشبەری هەڵبژاردەی ئەمریکا دەکات کە پێشتر لە ڕیزەکانی ئەرسناڵ یاری کردو ێستش لە ڕیزەکانی یانەی مۆناکۆی فەڕەنسی یاری دەکات و بە یەکێک لە باشترین هێرشبەرە لاوەکانی ئەم مۆندیالە و خولی فەڕەنسیش دادەنێت لە وەرزی ڕابردوو. دۆخەکان گۆڕانکاری زۆر زۆری بەسەرهات یان دیۆماندی دوێنێ باسمان لەوە کرد کە ڕیاڵ مەدریدیش هاتوۆتە چێبڕچیەکەوانێ و هەروەها باز لەوەش دەکرێت کە لیڤەرپوڵ زۆر چوو بە پێشۆلەی بەڵام شتەکان گۆڕان پاریس سەن ژەرمان بە شێوەیەکی لە ناکاو هاتوۆتە نێو گرێبەستی یاریزانەکەەوە و لەگەڵ دیۆماندی یاریزانی کۆت دیڤواری گەیشتە ڕێکەوتن بۆی بیباتە ڕیزەکانی لە کاتێکدامە پرسیارێکی زۆر دروست دەکات. ئێمە لویسنریکی ئێمە دەزانین دیزری دووی هەیە و کڤارات سغیلیای هەیە و بارکۆڵای هەیە و عوسمان دیمبلیش جارجار دەچێتەوە باڵەوە یاری دەکات و دەستبەرداری گۆنکالۆ ڕامۆسیش بووە و دەبێت هێرشبەرێکی سەرڕمیش بکرێتوانێ گونجان نیەمە چۆنە بێ و لویسنریکی خۆی ڕێکەخا بەڵام پاریس سەن ژەرمان لەگەڵ دیۆماندی نزیک ڕێکەوتنی سەرەتای کردو تەنها ڕێکەوتن لەگەڵ لایپزیگ ماوە یانەی ناپۆلی ئیتالی سەر ڕای ڕۆشنی ئەنتۆنیۆ کۆنتی بەڵام گرێبەستی سپینازۆلای تاکو هاوینی 2028 نوێ کردو سپینازۆلا کە بەرگریکارێکی باڵە کام دەتوانێت لای چەپ و لە لای ڕاز یاریکە. نیوکاسڵ هەوڵی گواستنەوەی ترافۆرد گۆڵپارێزی یەدەجی مانچستەر سیتی دەدا کە یەدەجی دۆناڕۆمە و ئەتلێتیکۆ مەدریدیش لە گواستنەوەی گریمالدۆی ئیسپانی بەرگریکاری باڵی چەپ ینی بار لیڤەرکوزنی ئەڵمانی تەواو نزیکە. ئەمە بابەتەکانی تایبەتە بە مێرکاتۆی ڕۆژ لە کۆتایش داوەتان بیر دەخەمەوە. ئەم شەو گفتوگۆی دەرەوە یاریگا لە پاش کۆتایی هاتنی یاری نێوان بەرازیل و یابان ئەنجام دەدرێت و بۆ هاندەرانی خۆشەویستی تۆپی پێش ئەم شەو یاریەکانی مۆندیال یاری زۆر تایبەتن
سێ یاریمان هەیە کە لە یەک تایبەتترن و لەیەک پڕهاندەرترن بۆیە چاوەڕێی شەوێکی گرنگ و تایبەتمەند دەکەین لە یاریەکانی مۆندیالی 2026 واتانەکە.